لەلایە بەڵێ چیابانی ئێوەش باش هاوشێوەی قەزای کەلار و شار و شارۆچکەکانی تر لە هەڵەبجێش ئەمڕۆ بارانبارین بەردەوامی هەیە کەمەوەی چەند ڕۆژێکە شەپۆلی بارانبارین و سەرما و سۆڵە ڕووی لە پارێزگای هەڵەبجە کردووە بە گوێرەی ئامارەکانی فەرمانگەی کەژناسی هەڵەبجە ڕێژەی بارانبارین لە ئەم ساڵدا لەم کاتەدا بە بەراورد بە ساڵی ڕابردوو دوو بەرامبەر و نیوە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا 75 ملیم باران لە سنوورەکەدا باری بوو بەڵام لە ئێستادا تەنها لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا نزیکەی 200 ملیم باران باریوە و تێکڕای بارانبارین لە ئەم ساڵدا زیاترە لە 200 ملیم کە نزیکەی 220 ملیم دەبێتەوە و سەبارەت بە پلەکانی گەرماش ئەمڕۆ پلەی گەرما لە سنووری پارێزگای هەڵەبجە 18 پلەی سیلیزیە و پێشبینی دەکرێت پلەکانی گەرما لە ئەمڕۆدا نزمتر بێتەوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان لە سنووری هەورامان پلەکانی گەرما زیاتر نزم بووەتەوە و شەپۆلی سەرما و سۆڵەکە زیاترە لەو سنوۆرانەدا و جیاواز لە هەواڵی کەشوهەوا لە ماوەی هەفتەی ڕابردوودا هەرچەندە ژمارێک لە فەرمانبەران و مامۆستایان بایکۆتیان شکان و چوونە نێو هۆڵەکانی خوێندن و شوێنی کارەکەیان بەڵام تاکو ئێستا تاکو دوێنێش بایکۆتکردن لەلایەن ژمارێک لە مامۆستای و فەرمانبەرانەوە بەردەوامی هەبوو تەنانەت لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە لە ماوەی هەفتەی ڕابردووشدا هیچ داوامێکی فەرمی لە فەرمانگەکەیان نەکرا و لە زانکۆی هەڵەبجەش بە شێوەیەکی کەم خوێندن بەڕێوە چوو کە مامۆستایان و خوێندکاران بە کەمی چوونەتە نێو هۆڵەکانی خوێندن وا بڕیاریشە لەلایەن ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە تاکو دوێنێش بایکۆتکردنیان بەردەوام بوو لە هۆڵەکانی خوێندن و شوێنی کارەکەیان بەوتەی خۆیان بایکۆتکردنەکەیان بەردەوامی دەبێت و جیاواز لەم هەواڵش لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا بەوتەی سەرۆکی کۆمەڵی قوربانیان وا بڕیار بوو کە ژمارەیەک لەو منداڵە دۆزراوانی لە وڵاتی ئێران دۆزرابوونەوە و خەڵکی هەڵەبجەن بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەڵام بەهۆی چەند گرفتێک لەلایەن ئەو لیژنەیە کە دروست کرابوو بۆ بە دوواداچوون بۆ کاری مناڵە دۆزراوەکانی هەڵەبجە و ئەو مناڵانی کە لە ساڵی 1970دا لە کەسوکارەکانیان ون بوون ئەو لیژنەیە بەهۆی چەند گرفتێکی دارایی و چەند گرفتێکی کارجێڕی کۆ نەبوونەتەوە نەیانتوانیوە بە دوواداچوون بۆ بکەن و ئەو منداڵانە بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەوتەی سەرۆکی کۆمەڵی قوربانیان وا بڕیارە لە هەفتەی داهاتوودا ئەو منداڵانە بگەڕێنەوە ئەگەر بێت و گرفتێکی تر دروست نەبێت سەبارەت بە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای بەڵێ چییە؟ بەڵێ توانی تەواویکەی بینیم کە تەڕبووی بارانە بارێت بەڵێ سەبارەت بە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ماوەی دوومانجی ڕابردوودا بڕیاری لەسەر ئەوەدا کە گوندی عەلیاوە لەسەر کە دەکەوێتە سنووری ناحیەی خورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە بخرێتە سەر سنووری قەزای سەی سادق دوێنێ ئەنجومەنی وەزیران بە واژووی سەرۆکی حکوومەتی هەرێم ئەو بڕیارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵوەشاندەوە و بە نووسراوی فەرمی ئاڕاستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد کە ئەوە دەسەڵاتی ئێوە نییە کە بڕیار بدەن سنووری کارجێڕی پارێزگایەک لە بخەنە سەر پارێزگایەکی تر ئەو بڕیارەی ئەنجومەنی پارێزگای ڕەت کردەوە کە گوندی عەلیاوە لە سنووری ناحیەی خورماڵ بخرێتە سەر سنووری پارێزگای سلێمانی. بەڵێ ئوریا حەمەکەریم پەیامبەری ناڕتی لە شاری هەڵەبجە سوپاس بۆ زانیاریەکانت.